ئەدەب و ئاکاری موسڵمان لە کاتی سەردانکردنی نەخۆشدا. بەڕاستی موسڵمان برای یەکن و لەیەک جەستە و لەیەک لەشدان. هەر کاتێک ئەندامێکی ئەم لەشە دەکەوێتە ئازارەوە، گشت ئەندامەکانی تر دەکەونە ئازارەوە. موسڵمانیش تا لە ژیاندا بێت تووشی نەخۆشی و نەساغی دەبێت و پێویستە موسڵمان بچێت سەردانی بکات و بۆ ئەوەی نەخۆشیەکەی لەسەر ئاسانتر بێت. بۆ چوونە لای نەخۆش ئاینی پیرۆز ئیسلام ئەم بەشەشی فەرامۆژ نەکردووە، بەڵکو چەند ئەدەب و ئاکارێکی زۆر جوانی داناوە کە پێویستە موسڵمان بۆ خۆیان و منداڵەکانیشیان لێ فێر بکەن. ئەگەر موسڵمانێک تووشی نەخۆشی بوو، ئەوە یەکسەر سەردانی بکە، چونکە پێغەمبەری خۆشەویستمان محەممەد صلی الله عليه وسلم دەفەرمێت: ئیذا مەریض فەعیده، واتە ئەگەر موسڵمانێک تووشی نەخۆشی بوو، ئەوە یەکسەر سەردانی بکە. بۆ چوونە لای نەخۆش موسڵمان پێویستە ئەم دوعایە بفەرمێت کە پێغەمبەری خوا محەممەد صلی الله عليه وسلم بۆ نەخۆشی کردووە کە دەفەرمێت: ئەی خودای گەورە، ئەی پەروەردگاری خەڵک، نەخۆشی لام دە و شیفا بنێرە، و بێزگە لە شیفای تۆ هیچ شیفایەکی تر نییە بۆ نەخۆشی، و شیفایەک بنێرە کە نەخۆشی بە دواوە نەبێت.